لەلایەک فشارێکی زۆر لەسەر عێراق هەیە بۆ ئەوەی کە هێزە بیانیەکان لە وڵاتەکە بڕۆنە دەرەوە. لەلایەکی دیکە عێراق دەیەوێت لە ڕێگای ڕێکەوتنامەکانەوە لەگەڵ وڵاتانی جلهێزی جیهان هێز بۆ خۆی بگەڕێنێتەوە. گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم. بەڕێز عەلی میعماری شارەزای سیاسی و ئەمنیە لە لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. چۆن دەڕوانن لە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ لەندەن؟ نازانم ئەگەر دەنگی من بگاتە بەڕێز عەلی میعماری جارێکی دیکە پرسیارەکەت بۆ دووبارە دەکەمەوە. چۆن دەڕوانن لە سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ لەندەن؟ سەردانەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکە حکوومەتی عێراق بۆ لەندەن من پێم وایە بەشێکە لە هەوڵەکان بۆ کارکردن لە چوارچێوەیەکی ئەمنیدا. واتە ئامانجی یەکەمی سەردانەکە ئامانجێکی ئەمنی بووە، بەڵام ڕێکەوتنێکی استراتیژی هەیە بۆ کارکردن لەگەڵ هێزەکانی ئەمریکا کە ئێستا لە عێراقن و ئەم ڕێکەوتنە ئەمنیە پێویستی بە لێکتێگەیشتنی زۆر و هاوئاهەنگی زۆر هەیە لە ڕایەکاندا. بۆچی عێراق ڕووی لە بەریتانیا کرد؟ ڕووکردن لە بەریتانیا هەمووی پەیوەندی بەوە هەیە کە هەوڵێکی سیاسیە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆی لە ڕێگەی بەریتانیاوە کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکا دروست بکەن، ئەو سیاسەتەی کە دوای هەفتەیەک یاخود هەفتەیەکی دیکە بۆ ماوەی 4 ساڵ دەکەوێتە دەست دۆناڵد ترامپ. من پێم وایە دۆناڵد ترامپ یەکلاکەرەوە دەبێت بە تایبەتی لە دۆسیەی عێراقی ئەمنی لەبارەی حەشدی شەعبی و گروپە چەکدارەکان بە پلەی یەکەمیش ئەو گروپە چەکدارانەی کە لە ماوەی ڕابردوودا لەژێر فەرمانی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق نەبوون. ئەو گروپە چەکدارانەی کە چەکیان لە دەستدایە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت چەکێکی نایاساییە و ئەوانەی کە بە فەرمانی ئێران کار دەکەن یاخود بە فەرمانی سوپای پاسدارانی ئێران دەجوڵێنەوە. بۆیە حکوومەتی عێراق دەیەوێت لە ڕێگەی بەریتانیاوە کاریگەری لەسەر دۆناڵد ترامپ دروست بکەن بۆ ئەوەی ئەوەندەی بکرێت بوار بە عێراق بدەن تا بتوانن شتەکان لە نێوان خۆیان چارەسەر بکەن و بتوانن عێراق لەوە بە دوور بگرن کە دووچاری پێشاتێکی مەترسیداری خودپەرەستانێک بێتەوە لەگەڵ دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ. جاتچە ئەو گورزەی دەوەشێنرێ گورزێکی ئەمریکی و یاخود ئیسرائیلی بێت یاخود بەیەکەوە هێرش بکەن. ئەمە هۆکاری سەرەکی سەردانەکەی سوودانیە بۆ ئەوەی تا بتوانێت عێراق بە دوور بگرێت لە پەرەسەندنەکان و شتەکان بە ئاشتیانە چارەسەر بکە. بیریشمان نەچێت پەیوەندیەکی زۆر باشەیە، بارودۆخەکە هەر چۆنێک بێت پەیوەندی زۆر باشەیە لە نێوان ئێران و بریتانیا. ڕەنگە سوودانی کاریگەری سەردانەکەی ئێرانشی لەسەر بێت، بە تایبەتی ئەوەی کە بریتانیا بە هەمان شار لە ئێران بکات تا ئەو گروپە چەکدارانە پرسەکەیان لەگەڵ عێراق بە شێوازێکی ئاشتیانە چارەسەر بکەن، بە تایبەتی ئەو گروپانەی کە لەژێر فەرمانی فەرماندە گشتی هێزە چەکدار نین و چەکی نایاساییان هەڵگرتووە. ئەم جۆرە سەردانانە وەکو جۆڵەیەکی دیبلۆماسیوان لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ چارەسەرکردنی کێشە لەبارەی گروپە چەکدارەکانی عێراق. بەڕێز میعماری، عێراق بە دیاریکراوی لە چی دەترسێت لە دۆناڵد ترامپ؟ پێت وایە کە نایەوێت گروپە چەکدارەکانیش لەدەست بدات و نایەوێت بکەوێتە بەر هێرشی تووڕەیی ئەمریکا و ئیسرائیلیش؟ من وەکو ئەوەی کە باوەڕم وایە حکوومەتی عێراقی تەواوی هەوڵی خۆی خستووەتە گەڕ بۆ ئەوەی لەگەڵ ئەم گروپە چەکدارانە کە خۆیان هەڵوەشێنەوە بۆ شتەکە لە نێوخۆی عێراق چارەسەر بێت ببێ ئەوەی وڵاتانی دیکە دەستوەردام بکەن. بەڵام ئەم هەوڵانە هەر هەمویان شکستیان هێنا و ئەنجامیان نەبوو. من پێم وایە ئێستا حکوومەتی عێراقی لە ڕووی ئەمنی و لە ڕووی سیاسیەوە دەتوانێت کە دەستبەرداری گروپە چەکدارەکان ببێت. حکوومەت بۆ خۆشی گروپە چەکدارەکانی ناوێت، بەڵام ناتوانێت لەم دیوەوە فشار لە ئێران بکات و ئەو داوای لە ئێران بکە کە گروپە چەکدارەکان هەڵوەشێنێتەوە. کەواتە ئەگەر ئیسرائیل یان ئەمریکا هێرش بکاتە سەر عێراق بابەتەکە تەنیا گروپە چەکدارەکان ناگرێتەوە، واتە تەنیا ئەو کەسانە ناگرێتەوە کە هێرشیان کردوتە سەر ئیسرائیل، چونکە حکوومەتی عێراق
ناتوانێت دەسوەردان لە کاروباری ئەواندا بکات و تواناشی نییە دەسوەردان لە کاروباری ئەواندا بکات کەواتە لە ڕووی ئەمنی و سیاسیەوە حکوومەتی عراق پێویستی بە گروپە چەکدارەکان نییە بە تایبەتی ئەوان ئەوەی لەژێر فەرمانی ئەواندانین و دەستبەرداری شێن بۆ بەڕاستی بەڵام سیاسەتی عراقی ئەوەندەی لە توانایدا دەوێت وەکو حکوومەت وەکو گەل خۆی بە دوور بگرێت لە سزاکانی دیکە بە نمونە ئەو سزانەی سزای ئابوورین یا خود ڕەنگە سزایەکی سیاسیان ئەمنی بنیان هەر زۆرە سزایەکی دیکە کە حکوومەت ناوێت بەسەر عراقدا بسەپێندرێت و دەیەوێت خۆیان لێ بە دوور بگرێت لە سیاسەتی ئەمریکادا کەواتە حکوومەت ئێستا هەوڵدەدات لە ڕێگەی بریتانیاوە چارەسەرێکی باش بدۆزێتەوە بۆی لە کۆڵ گروپە چەکدارەکان بێتەوە. بەڕێز معماری ئەو ڕێکەوتنە استراتیژی و ئەمنیەی کە عێراق لەگەڵ بەریتانیا دەیکات خۆشتان دەزانن کە لەگەڵ ئەمریکا شەمان ڕێکەوتنی ئەمنی و ینی ڕێکەوتن نامەی هەیە پێتان وایە بە چ ئاڕاستەیە گەم ڕێکەوتنە نوێ کاریگەری دەبێت لەگەڵ ڕێکەوتنی ئەمریکا و عێراق؟ لە کۆتاییدا ئەو ڕێکەوتنە ئەوەی داوا دەکرێت تێیدا وەتەوەی لە عراق داوا دەکرێت لە سیاسەتی بریتانی و ئەمریکا ئەوەیە کە پێویستە هاریکاریەکان بۆستێنێت دەبێت هاریکاریکردنی گروپە چەکدارەکان بۆستێنێ و دەبێت گروپە چەکدارەکانیش بە تاڵانبەردنی دارایی بە ئاڕاستی ئێرانەوە بۆستێنێت دەبێت زانیاری ورد و ڕژد لەبارەی تەواوی زموزۆڵی گروپە چەکدارەکان بە وڵاتانە بدرێت و دەبێت لە هەمان کاتدا هەموو ئەم جۆرە ڕێکخراوە نایاسایی و لە یاسا دەرچوانە بە شێوازێک بن کە حکوومەتی عراق لەوە تێ بگات ئەگەر دەیەوێت ڕێککەوتنێکی ئەمنی ڕاستەقینە بکات بە شێوازێکی دروست بەڕاستی هەرچەندە دەگوترێت ڕێککەوتنی ئەمنی هەیە بەڵام ڕێککەوتنێکی ئەمنی ڕاستەقینە نییە چونکە ئەگەر ڕێککەوتنێکی ئەمنی ڕاستەقینە هەبێت دەبێت ئەو کێشەیە لە دیوی ئێران چارەسەر بکات یاخود دەبێت دەستبەرداری لای ئێران ببێت وە دەستبەرداری گروپە چەکدارەکان بێت و بە هەموو شێوازێک سەرچاوەکانی هاریکاریکردنی ئێران وشک بکات و دەبێت لە یەک ڕیزبوەستێ لە یەک سەنگەر بێت لەگەڵ چوارچێوەی استراتیژی یاخود ڕێککەوتنی چوارچێوەی استراتیژی لەگەڵ ئەمریکا و بریتانیا یعنی ئەوەی من تێدەگەم ئەگەر دیوی ئێران وەکو خۆت دەڵێ لەو کێشەیە چارەسەر نەکات و خۆی لێ دەرباز نەکات ناتوانێت ئەم ڕێککەوتنانە ئەگەرچی لەگەڵ وڵاتانی زلهێزیشن عێراق ڕزگار بکەن؟ بە هەمان شێوە 2000 ئەمڕۆ ئێرانیەکان پێداگرن لەسەرەوەی گروپە چەکدارەکان بمێننەوە حەجی شعبی بەم شێوازە بمێنێتەوە و لە ڕووی ئەمنی و سیاسیەوە زاڵ بن و ئەمە ئاراستەی حکوومەتی ئێران بێت بەڵام ئێمە تێبینی ئەوە دەکەین کە ئەنجامێک دەبێت ئایا ئەوەی کە سوودانی هاتۆتە بریتانیا دوای گفتوگۆکان دوای هەفتەیەکی دیکە دۆناڵد ترەمپ دێتە سەر حکم دەچێتە کۆشکی سپی ئەنجامی ئەم سەردانانە چی دەبێت بەڵام کە ئەو دەست بەکار بوو دوای مانگێک دوو مانگ هەموو ئەو ڕاستیانە دەردەکەون کە باسی دەکەین حکوومەتی عراقی پێویستە بە شێوەیەکی ڕوون لە ڕووی ئەمنیەوە لە پاڵ بەریتانیا و ئەمریکا بۆستێت بە تەواوەتی لەگەڵ ئەواندا بێت و لە دیوی ئێران دوور بکەوێتەوە واتە هێڵەکان هێڵی ئاراستەکان بەو شێوازە دیاری بکات حکوومەتی عراقی دەبێت خۆی یەکلای بکاتەوە ڕاست یاخود چەپ. زۆر سپاس دەکەم بەڕێز سالی معماری شارەزای سیاسی و ئەمنی لە لەندەن میوانی کوردستان 24 بوویت.